ئەو بوو بەڕێزەکانم پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای ئەوەی کە بینی خەڵکێکی زۆر لە جەهەنەم لە ئافرەتانن ئافرەتێکی زۆرە کرێتە جەهەنەمەوە و یاخود خەڵکێکی زۆری لە جەهەنەم لە معشەری ئافرەتان پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکە لە دوای وتار ئافرەتەکانی تایبەتمەند کرد وڵی هەتا بەرەو ئەوان ڕۆی چونکە ئەوان لە سنفی دواوە دانیشت بە ئافرەتەکانی وتی یا معشر النساء تصدقن فإني رأيتكن أكثر أهل النار أي ئافرەتەکان صدقە بکەن خێر بکەن چاوتان لە خێر و صدقە بێ چونکە بینیم زۆربەی ئەهلی جەهەنەم لە ئێوەن وتیان بۆ یا رەسوڵ الله ئەوانش حەقی خۆیان بوو کە قسە بکەن وتی إنكن تكثرن اللعنة وتكفرن العشير دوو هۆی سەرەکی هەیە کە وای لە ئێوە کردووە کە ئەوها تووشی جەهەنەم بن یەکەمینیان ئەوەیە کە ئێوە جنێوفرۆشن و لە ناو جنێوەکانش لە هەمووی خراپتر بە نەفرەتکردنی خەڵکە بۆیە ئەگەر ئافرەت بیبینی ئەگەر تووڕە بوو یەکسەر لێ بە لەعنەت بێ فڵان کەس نەفرەتی لێ بێ یان جار وایە تا دوعا لە ئەولادەکەیەکە ئەمە نیشانەی بێسەبریانە براکە واتە سەبریان نییە لەسەر بەسەر هاتەکان یاخود لەسەر خەبەرێکی ناخۆش یاخود لەسەر کارێک ئەگەر ئەو عەقڵی نەیگریان بەدڵی نەبێ صفەتی دووەمش نکۆڵی ئەکەن لەسەر چاکی پیاوەکانیان بڕۆ گەر ئافرەتێک بێنی ناشکر بێ ئەگەر پیاوەکەی دوای 100 ساڵ یاخود دوای 50 ساڵ یاخود دوای 40 ساڵ ژیان یاخود دوای تەمەنێکی زۆر لێ وڵی قەت خێر و خۆشیم لێ نەبی قەت خێر و خۆشیم لێت نەدی چ چاکەیەکت بۆم کرد لە خەفەتا کوشتمت چاومت زەعیف کرد پشتمت کوڕ کرد نایبینی نایبیسین ڕۆژانە ئەم شتە نایبیسین ئەگەر لە ڕووی پیاوەکەشی نەیڵێ بینی لە پشت پیاوەکە ئێڵێ